بۆ هاتووم بۆی یارمەتی مامۆساکانم دایک و باوکم بم بە دەستە هونەریەکەمەوە شتێک پێشکەش بکەم بۆ ئەوان ئەمێ وەکو سمبولێک بمێنێتەوە کە یعنی ئەوان داوای مافی خۆیان دەکەن بۆیە ئەو وێنەیەم کێشە سەرەتا بە زەیت بۆی زەیتی دەیکەم و هەروە سەرەتا بە تۆزێ بە سادەی دەیکەم دواتر تەختی و شتی بۆ دەکەم بەڵێ دەمێکە وێنە دەکێشم لە پۆلینۆش پێشانگام کردوتەوە لە دەڤەری ڕانیە وڵای سەرەتا بیرۆکەی باوکو دایکم بوو وتیان ئێمەش لەوێین تۆش بەرە با دەستێکی هونەریت هەبێ بۆی منیشکتم بە وەکو یارمەتیەک بۆ مامۆساکانم و دایکم باوکم ئەو تابلۆ بکێشم پەیامی ئێمە ڕوون و ئاشکرایە داوای موچە ئەەکەین تەوتێنی موچە چارەنووسی موچە پاشەکەوت کراوەکان ئەو پامەی کە لە ڕێگای خۆپشاندانەوە زۆرمان هەوڵدان نەگەیشت لێرەکانە بووە خێوەتمان هەڵداوە لە بەردمی نەتەوەیەکگرتوەکان و داوای مافی خۆمان دەکەین دەمانوێت دەنگ مابگا بە هەموو جیان